سۆرا خاتۆتە ئیدارەی سربەخۆی زاخۆ ڕووباری هیچکەڕۆ لە زاخۆ بۆتە گرفتێک و مۆتەکەیەک بۆ هاوڵاتیانی دانیشتووی گەڕەکەکانی چواردەوری ڕووباری هیچکەڕۆ. من بۆیە لێرەم تاوەکو لەگەڵ بەرپرسانی داری سربەخۆی زاخۆ قسە بکەم تاکو بزانم بۆ ساڵانە ئەم ڕووبارە هەم لە هاوین و هەم لە زستانیش دەبێتە گرفت بۆ هاوڵاتیان، لە زستان لافا و لە هاوین بۆنی ناخۆش. گومان لەوەدا نییە ئیدارەی سربەخۆی زاخۆ گرنگی و باەخی پێدراوە و ئەم شوێنی من لێ وەستاوە مکێکە لە شوێنە جوانەکانی زاخۆ و ڕۆژانە هاوڵاتیان سەردانی دەکەن، بەڵام لە پاڵ ئەم دیمەنە جوانانشدا گومان لەوە دانیە کەم و کوڕی و کەم تەرخەمی هەیە لە بەشێک لە گەڕەک و شوێنەکانی زاخۆ. هەر بۆیە لە نێو سۆراغ لەگەڵمانە بن لەگەڵ بەرپرسانی داری سربەخۆی زاخۆ ئەوانەی کە تایبەتمەندن بە بوارەکان و سێکتەرەکانی خزمەتگوزاری و لەگەڵ هاوڵاتیانیش قسە دەکەین تاوەکو بزانین لە زاخۆ چی دەگوزەرێ و هاوڵاتیان چی دەڵێن و داواکاریان چییە. بینەرمان بن. هەر لە کۆڕنیشی زاخۆ لەگەڵ جێگیری سەرپەرشتیاری داری سربەخۆی زاخۆ هەندێک گفتوگۆ دەکەم تاوەکو بزانم چی بۆ زاخۆ کراوە و ئەو کەم و کورتیانە چین کە پێویستە لە ئیداری سربەخۆی زاخۆ. دواتریش بە مەیدانی سەردانی ئەو گەڕەکانە دەکەم کە ڕووباری هیچکەڕۆی پێدا تێپەڕ دەبێ و بۆ تەمەترسی بۆ سەرژیانی هاوڵاتیان. وەک ئیدارەی سربەخۆی زاخۆ دەکرێت باسێکم بۆ بکەی بزانم لە زاخۆ چی کراوە و چی لە بەرنامەتانەیە بۆی بۆ ئەم ئیدارە سربەخۆیی بکەن. پشتی ئیدارەبوونە زاخۆ و سەردەمێک کابینۆن هەیە 427 پروژە زاخۆ چوینەت وەرە جێبەجێکردنێدا تنێ 78 پروژە نوکەماینە ئەڤێدی هەمی یەت خلاص بین ڕێژە ئەنجامدانە بیا سادی هەمیش کەسینەت خزمەتە هاوڵاتیدا ئەف پروژە هەمی بەهرا پتر ئەون ئەوێ ژیر و ژیارە خەلکێ بە گرێدای پتری 437 کیلومترە جادە هاتینە قیرکردنێ و نیژەنکردنێ و بەرفرەکردنێ سنووری ئیدارە سربەخۆ زاخۆ. کاکێژە باست کرد کە ژمارەیەکی زۆر پرۆژە جێبەجێ کراون، ژمارەیەک پرۆژەش هەیە ماون کە جێبەجێ بکرێن. هەنی دەکرێت پێم بڵێ چی پێویست ماوە کە بۆی بۆ زاخۆ بکرێن، چی پێویستی ژیانی ڕۆژانی هاوڵاتیانە لێرە کە پێویستە وەک پرۆژە ئەنجامی بەنووتە ئێستا نەکراوە. بەڵێ طبعاً چ تشتێمە و بلند کردی بۆ سەرۆکی حکومەتێ ئەو پرۆژە هەمی ڕۆژەمەندی سەر هاتیە دانێ قۆناغ دشتت وارە جێبەجێکردنێدا. بۆ نمونە پێشتر ڕێژە ئەنجامدانە جادا زاخۆ ینی 65 سەدێ نەقیرکردی بین نوکە ئەو ڕێژە یەکیم بی حال حاضر یبیە 15 سەدێ و هەکەر ئەف پروژێت نوکەت وارە جێبەجێکردنێدا هەمی دومایی کاتن ئەو ڕێژە دەکەم بێت تقریبا بتە 4 حتا 5 سەدێ و ئەف پرۆسسە دی ئینشاءالله بەردەوام بێت هەتاکو ئەف جادێ نەقیرکردی زاخۆ هەمی دومایی بێن ئەو ڕێژە ژە نەبینێتن. دەتانەوێت لە ئایندەیەکدا گۆڕانکاری باشتر لە زاخۆ ئەنجام بدەن. شوانە جادا 6 متری هەی کەمەریە دوور زاخۆ زەڤرتن و قۆناغایەکێ ئینشاءالله ئایندەیەکی نزیک دشتێت وارە جێبەجێکردنێدا ئش پرۆژێت استراتیژیە بۆ زاخۆ بینە چێکردنێ بەنداوا زاخۆ یا سەرەکیە ئەو ژێک دیراسا هەمی تشتی بۆ هاتیەکردنێ و نوکە ئەمل هیڤینە ئینشاءالله ڕازەمەندیت فەرمی بینە وەرگردنی و بچێتە قۆناغی جێبەجێکردنێدا گەلک کار و پرۆژە نوکە هاتینە چێکردنێ نیژەنکردنە چەندین باخچای هاتیەکردنێ چێکردنە چەندین باخچا ڕێژە کەسکاتیە زاخۆیە بلند بی ئەف پرا بەری هاتیە نیژەنکردنێ کوڕنیش هاتیە چێکردنێ درێژەیە 5 کیلومتر قۆناغی دوێ قۆناغایەکی دوماهیک هاتیە قۆناغ دوێ مەرحەلێت دوماهیکێنە پترش 90 سەدێ هاتیە تەنفیذکردن نوکەجی کار سەر بەردەوامە. ئەف کوڕنیشەش طبعاً بیە سەبەب و گەلە خەلک گەشتێ بکەن بۆ زاخۆ جێت گەشتیاری لە زەحف بینە. لەگەڵ بەشێک لەو هاوڵاتیانە قسە دەکەم کە زەرەر و زیانیان بەرکەوتووە لە ئەنجامی بەرزبوونی ئاسی ئاوی ڕووباری هیچکەڕ و دروستبوونی لافاو لە ناوچەکەیاندا
تاوەکو لایەن بپرسم بزانم چارەسەر چییە بۆ ئەم بابەتەوە لایەنی پەیوەندیدار هاتووە بەدەم داواکاریەکانیانەوە هیچ کەسێک بەڵێنی قەرەبووکردنەوەی زیانەکانیانی پێداون؟ پرسی ئیدارەی سەربەخۆ نازانم ئەوانە هیچ ناکەم بەخەن هیچ ناکەم کاکە خۆی ئەڵێن ئیشمان بۆ زاخۆ کردووە و ئەڵێ ڕاستە کردویان ئەڵێن ئیشمان کردووانە بە قوربان لە کوردیش کردووانە چی بکەم لە کوردیش وایە چی لە کوردیش بکەم ینی پێویستان کاتێککە کابراسەرەدانی کوردیش دەکات جیفانی بەتەرە چی بکەم لە کوردیش بۆ عەرەبەکان کردویانە بران بۆ تۆ نییە ینی نەبەخوا هیچ زاخۆ نییە دوو جار پەیاسەم کردو لە کوردیش چی دوجار چووی ئەرێ وەڵڵا خۆ بە خەڵکی زاخۆی خۆ ئەسلان خەلکی زاخۆی بە ئام ڕۆژی خەڵک ژیانی خەڵک چۆنە لێرە ینی بۆ قسەی دەجەنابەت بێ خراپە بەخوا ئەوەی توانای هەیە هیچ قسیدی نییە ئەوەی کە پارەی پێ ئەوەی پارەی پێ دەوڵەمەندە هیچ قسیدی نییە طبقەی تر فەوتاوە بەڕاستی فەوتاوە ئەنی ئەکسەریەتی خەڵکی زاخۆ زۆرینەی داهاتیان مام ناوەندە ینی ژیان و گۆزەرانیان مام ناوەندە ئەکسەریەتیان هەمویان صاحب مۆچەن باشە مۆچەش ئاوایە دەفەرمو کەنجی مۆچیاندا بەش کردووە دوینێ هاتووە مۆچەشیاندا بەشیان ناکە ینی ئەتەوێ بڵێ بەس بە ڕووکەش خزمەتی زاخۆ کراوە وەزعی زاخۆ ئەمانەی کە باسم کە طبقەی خوارۆ بۆ ڕۆژانە ئیش دەکا مردیان لەسەر ڕۆژانە کاریت من فەرمانبەرێکی گرێ بەستم فەرمانبەری گرێ بەستی ماوەی 20 ساڵیشە لێرە چی زەڕورە بۆ زاخۆ بکرێت کە تا ئێستا نەکراوە هەموو شتێک زۆرە بە قوربان ئێستا ئەوەی پێویستی بە ژیانە تامینی ژیانە هەڵسانگاندنی ژیانی هاوڵاتیانە فەرمو ئەمە لە نۆتۆیەک ئەلێرە لە ساڵی نۆتێک ئەمشکارەوە ئەمری بارە هەر لێرە بە پێدەرێن جەلال هەر لێرە قابل ئەم حکومەتە توانانی ئەمری بارە چاکە لەنەوەتویەکەەوە مشکلێ هەیە هەر لە نۆتۆیەکەوە هەر دو سال سێ سال ئەم فیلمە ئیشەکە هەر باران زۆر بێ ئاو زۆر بێ ئەم لافاوە دێ هەر یەک باران بێت ئێکسەر بێرەدا تۆ ماڵی تۆ زیانی بەرکەوت بوو ئەدی چۆن زۆربیان فڕم داوامانە ئەشان فڕداوە لافاوات بۆ ژوورێ ئەرێوەڵە ئەوە تەمارم ئەوە لەو بەرە ئەرێوە ئەیە بەعام خەڵکی زاخۆش وەکتۆنی گەرانن لە وەزعەکە هەر هەمویان نیگەران ئەوەی طبقەی خوارد طبقەی ئێمە هەمویان نیگەران هەمویان نیگەران ئەوی ڕاستی ئەوەی طبقەی سەر و دنیا کاول بێ بوون با شێوەیەکی مەدانی بەڕێبەری بەرگری شارستانی زاخۆم هێناوەتە سەر ڕووباری هیچ کەڕۆ تاوەکو لێی بپرسم هۆکارەکانی بەرزبوونەوەی ئاستی ئاوی ئەم ڕووبارە چییە؟ و بۆچی ساڵانە هاوڵاتیان هۆشیار ناکەنەوە کە لە کاتی وەرزی بارانباریندا بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن و ئامادەکاری خۆیان بکەن لە ئەگەری ڕوودانی کارەساتی نەخوازراوە. بۆم باس کە بزانم حاڵەتی ئەم گەڕەکە چییە؟ ئەم لافاوە بۆ دروستە بێ هۆکارەکەی چییە؟ gelek spas pêtûrî sê çar salanek ku ev celalên nav bajarê Zaxoda çetin vî şêweyî bara nebariye lê ev baranên zêde yên biharê hatîn wextekê kêm de baranên zêde taybet li çiyayên nêzîkî Zaxo ku nahiya derkarê wan hatîn demil dest pêleka zêde li ser bajarê Zaxo de hat ev barane ji dibêjin nav bajarê Zaxo nehate hemî menteqê çiyayê hatin bihare erd avînah gêşitin yekser bî lehî û li ser van gereka de hat. ئەمەی کە ئێستا ڕووەداد ئەنی پێشەوەی کە باران ببارێ هۆشاریتان داوە بە هاوڵاتیان پێیان بڵێن کە حاڵەتێکی لەم شێوە دروستە بێ ئاگادار بن çi pê nebetin ku taybet li werzê zistanê dest pê diketin werzê baranê barabarînê berdewam ba ku bergirî şaristanî pitir ihtimalê li ser wan pêzanînên geşnasiya Herêma Kurdistanê dikin her rojeka an her demekê زانیاری گەشتین me ku pêleka baranbarînê rêveye ev hemî rêka rênmayên taybet yên xweparastinê silametiyên belav dikin ne tinê li ser gereka belku ser şofêra li ser taybet wan kesên ji derveyî bajara ku li gundawan jîn bu hindê destpêkê serê wan giyanê wan yê silamet bidin paşê ser û malê wana هەندێک لەو ماڵانەی کە لێرن من بینی من لە نزیکەوە ماڵەکان زۆر نزمن لە ئاستیاوەکانی لافاوێکی بەسیت بێ ڕێگە چێتە ناو ماڵەکەیان چیەکەن بۆ ماڵانانی چۆن ڕێنماییانەکەن بۆی کاتێک ئەم لەم ڕۆخی ڕووبارە لەم شوێنەیە خان و دروستەکرێ بە شێوەیەک دروستکرێکە مەترسی لەسەر نەبێ
بو وی چندی جو کو نتنی برگیری شهرستانی بلکه همی سازین شولجی تایبت بجن اداره سربخوی آزاخو دراسه که باش هاتیه کنن کام وکو برگیری شهرستانی بردوام الناف باجری لگرن همی ریکن سلامتیه چه باشه به حالاتیه بید کرن چه خدمت باشه به حالاتیه بید کرن اما که راپورتا که تایبت الگل شهروانی آزاخو گل قایم مقامی آزاخو الگل تایبت بشه تکنیکی اداره سربخوی آزاخو همی بود یک راپورت خواندن که باش بهت کرن باشترین چاره سری چه بود کرن بوی چندیجی که تایبت افشکار روی ناف باجری ده وابدان پروژه که باش هاتی آماده کرن همی ویشوی رابنو اف مالن کبن بر بین قربو کرن و همی بین کنکریتی کرن کود اف لافاون ایدی دوباره نبینو چه ضررانه حتی نو که ضررین مادی پیدا کردن منابع دوباره چی بنو ضررین گیانی پیدا کردن همی کارت که بهندی باشترین شیوه خدمت حوالاتی خواب کن و یا وکو برگیری شهرستانی چه بینم باشه بهتر کردن اما وکو بیشن لقک جان کسی که اندام و تیما مزن یا اداره سربخوی آزاخو بیگ و همی کارت کن هر که چه کاری ویها بهت کردن باشه و راپورتین تایبت همی یک لجنه و یک تیم کارت کردن اداره سربخوی آزاخو خواندن بو همی راپورتات کردن چه باشه باشترین کوالیتی چه باشه بو همی حالاتی هم بهت کردن لەگەڵێکێک لەو ئەندازیاریانە گفتوگۆ دەکەم کە لە سەرۆکایەتی شارەوانی زاخۆ کار دەکات و دەمەوێت لی بپرسم ئایا سەرۆکایەتی شارەوانی زاخۆ چه پلانێکی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم حاڵەتە هەروە بیریان لە دروستکردنی ئاوەڕۆیکی سنووقی نەکردوێتەوە بۆ ئەم گەڕەکانە بۆ پێی لە وەرزی هاوینیشدا ڕووباری هیشکەڕۆ بۆتە گرفت بۆ هاوڵاتیانی ناوچەکە و بۆنێکی ناخۆش بڵاو دەکاتەوە وەک شارەوانی زاخۆ ئەگەر بکرێت هەنێ ڕوونکردنەوە بیت بزانم چیتان بۆ زاخۆ کردووەوە چی لە پلانتانایە بۆەوەی ڕەوشی خزمەتگوزاری لەم ئیدارەیە بچێتە پێشەوە بەڕاستی دەبینی ئێمە لە شوێنێک گوستاوین ئاوەڕۆیەکەوە بەناو گەڕێکێکی نیشتەجێبوونا ڕۆ پێویستە بکرێتە زێرابێکی سنووقی و دفن بکرێت ئەمە بە نمونەی پرۆژەیەک لە پرۆژانە هەر شتێکی دیکە کە پێویستە بکرێت خێرادن هەروەکی دیار سەرۆکاتیە باژێڕوانی زاخۆ هەموهەنگی لەگەڵ ئیدارە سەربەخۆی زاخۆ پلانێک هاتیە داڕشتن کو ئەف هەشکاڕوێن مێن زاخۆ هەمی دیزاینێک بۆ هاتیە دروستکردن کو شێوەکێ مدرن ئەف هەشکاڕوە بێنە دیزاینکردن و ئێدی ئەف بهێنە ئۆڤێ و ئەف ئۆڤاپیس دیار نەمینێت شێوەکێ دیزاین و مدرن هەم ناوە سنتەرێ باژێڕی شێوەکێ وەکو بێژن هەر دوو ڕەخەوە وەکو پارکێکە بێنڤەدانیش دێت کارینان و ji derve bajarî weko park nayet istemmal kirin bes bu hindê ev ove hem berfirehtir bibit ev hişkerwe û metrsiyên lafawê kêmtir bikin. Li ser bajarî û ser dewrûberên wê çunkî her wekî diyar li pêş çend rojeka ji egerê baran barîneka zûr ji dervê bajarî bibî egerê hindê ev hişkerwe oveka zûr berev van hişkerwe ve bêt û bibit egerê hindê ziyam çend maleka bigihet û bibit egerê hindê ku newa lafawek dirûst bibit زیان چند مالکا کفتیه بس الحمدلله یعنی بیشتر باجر زاخو همیه زیان بس لوان جهات کتیه او جهن بیشتر دورو بری وانش کروا هکر وکی دی چه زیان دینه بون و الحمدلله زیان جبس یت مادینه یت گیانی نینه کاغازات روشی خزمەتگوزاری بەگشتی لە زاخۆ چۆنە ینی هەندێک خەڵک رازین لە وەزاکە و هەندێکی خەڵکیش ڕەنگە رازی نەبن بەڕاستی ترەوە کەوتوتە سەر بۆچوونی هاوڵاتیان بەڵام بەگشتی تۆ ڕەوشەکە چۆن نەبینی یا دیارە ئەو خەڵکەمی شاهد حال لە سەرندێ کو زاخۆ ji desteke çûye destekê dî taybetîş nahiyên xizmetguzarî ve em bêjin senterê bajarî tinê heta vê deqanûkê em têda pitir ji 87 kilometrên solînên afrêj jêr erd hatîne dirûstkirin ku bît xelk berçav nebînin بس همي كيلومتر 87 كيلومتر هاتينا درسكرن وبردوامه يعني انه كجي عندك بروجيت بورجي بجكرني دانن او جي سولين افرج بخوات جرت وهم جاده ورقابان زاخو يعني خلق زاخو همي سپاسدار حکومت هرمی و سپاسدار اداره سربخو جناب والی کاگهدار شیخو خدمت زاخو زور هاتیه کردن بجا اگر خلق که ناراضی هبید اول همی دنیای هی کو تبشه صاد خلقش راضی کی اولینه
بس زاخو اگر هیم بینن نو که سپاس بخوده زاخو بیا باجر را که گشتیاریش همی باجر رندین تنانت العراق ویش در العراق جه سردان زاخود که منم مانده گشت و گذار و اف پیش کفتن زاخو هاتیا کردن ببینن. باشە ئەمە چوار دەرچەی هەیە بۆ ڕۆیشتن بۆچی لا فاوەکە دێتە سەرەوە بەچی قەپات بووە قەپات بووە پێشی گرتیە نائن جارێکی نائن فەکن لە بەردەمی لەو دیۆ گیراوە گیراوە هەمی گیراوە لە هاوینی شەر ئاوە بەردەوام ئەڕوات یا کەمترە هەنا کەمترە گەلە کەمترە بهێنجێتێ گەلە بهێنجێتێت بۆنی ناخۆشیە بهێنێ زۆر ناخۆش باشە چۆن تا ئێستا نەکراوە بە زێرابێکی والله ئەوە سێ ساڵا ملوێ سێ ساڵە هەر ساڵ بژین دەچێکن و هەر ساڵش درەوە داواکاریشتانە بۆ بەردەوام نەبیەنە ئەمەی کە لەم سەر ڕاستەڕێت چەند ماڵ بە تەقریبی ئاوی تێچ بوو ئەوانی کاتی لافاوەکە زۆرن وڵا زۆرن 100 ماڵ پترن هەر بنی حتا سەری 100 ماڵ پترن تۆ زەرەر و زیانەکانە زۆر بوون والله زۆر بوون هەر تقریبا 3-4 ملیۆن هەر مەحفیرەکە بچوو کۆمبارەکە بچوو غسالة صوت يعني سلاجة صوتية سلاجة وغسالة سوتا شو تقريبا 9 متر ستير بي كاس بلني بيداون بيت بو قربو كردا والله هات نبسيا بس درا بارينيا چەند ساڵە جەناب لێراژی ئەمە تقریبا 3 ساڵە یەکەم جارە تووشی ئەم حاڵەتە نه جارە دیژ جارێکی تریش توش ببووی جارێک دیش ئێوە ینی لە وەرزی زستانە خۆتان ئامادەکاری ناکەن بۆ حاڵەتێکی وا بڵێن ئەمە مادەرەکاری بەس چی بکەین لە پڕ هات ئاوەکە هەرێ هەر لەش سەرجسی ڕاش لە ماڵ بووی جەنابەت بەرێ لە ماڵ بەڵێ ئەی داواکاری چیانێتەوە چی بە حکومەت خودی داوەرکاریامە بەس ئەمە چێکن ئەمە یعنی صاب بکەن چێکن ماش في مشكلة خلاص كان شيكن داوا كريمة جعفر سندی یەکێکە لەو چالاکوانانی کە بە بەردەوامی لە تۆڕە کۆمەڵاتیەکان ڕەخنە لە ئیدارەی سربەخۆی زاخۆ دەگرێت بەو پێیکە تەنها بۆ چەند شوێنێکی دیاریکراوی ئەم ئیدارە سربەخۆیە کارکراوە و دەستی ئاوەدانی پێگەیشتووە و بەشێکی زۆری گەڕەکەکانی دیکە بێ خزمەتگوزارین بە باشم زانی هەندێک زانەری لێوە بگرم و پێکەوە گفتوگۆ بکەین تاوەکو بزانین هەر بەڕاستی زاخۆ خزمەت کراوە. کاک جەعفەر وەک دانیشتوویکی زاخۆ وەک چالاکێکی بواری مەدەنی پێم بڵە بزانم ڕۆژ لە زاخۆ لە تێڕوانینی تۆ چۆنە؟ بەڕاستی زاخۆ شارێکی زۆر خۆشە شارێکی بێژم جێگای ڕەوشەمبیری هەیە و جێگای خەباتکاری دێرین هەیە جێگایەکی شارێکی کۆمەڵاتیە هەموو بێژم وەکو چەندین عەشیرەت لێە هەموو ئاینژی لێ هەیە بک جگە لە مەسیحیەت و ئێزدی و بسڵمان تێکەلەوە هەموو لێرە لە زاخۆ ئەژین وەکو برا فرائاینە بژم باژێرێکی فرائاینە واژێرێکی پێکەوە ژیانە کەواتە لێرە ڕەوشی ژیان بەگشتی بۆ خەڵکی زاخۆ چۆنە لە ڕێی خزمەتگوزاری و سێکتەرەکانی ژیان بەڕاستی زاخۆ پێش چاو لە ساڵی ڕابردوو خزمەتگوزاریەکی کردووە خزمەتگوزارێکی باش کردووە لە زاخۆ یعنی دەک شوێنی بژم شوێنی بەرچاوی هەیە لە زاخۆ زۆر بێژم چاکسازی تێدا کردووە هەندێک شوێنی زۆر خۆشی دروست کردووە بەڵام هەندێک شوێنی تریش هەیە ئەو شوێنەژی ئێهمال کردووە هەندێک بنمونەت ئەڵێم لە ناوبینی دوو گەڕێکێکی هەیە گەڕێکێکی بێژم زەنگینن بێژم دەوڵەمەندە گەڕێکێکی هەژارە تا ڕۆدایەکی ئەو گەڕێکی هەژار ئێهمال کردووە بەڕاستی بۆچی زۆر ئێهمال کردووە نازانم چونکی ئەگەرێکی هەیە بوو ئەگەری ئەو شوێنەی بەرچاو زۆر چاکسازی لێکردە بچی چاکسازی لێ کردووە لە بینینی تێڕوانینی من ئەوەیە و خەلکانێک لە دەرەوەی زاخۆ و بێن زاخۆ ببینن یەکسەر چاو بە ئەو شوێنەکەن ئەو شوێنەی شندێک شوێنی گشتی هەیە شوێنی سەرنجڕاکەش هەیە بڵێ ئەو شوێنانی زۆر بەرچاون گرنگی پێدراوەین پراوێز دەست خۆش کاکسەرتی ئەو شوێنەی بەرچاون گرنگیەکی زۆر جدیمان پێداوە زۆر خاوەن کردووە بەڵام ئەو شوێنی بەرچاو نییە ئەو ئێهمال کردووە بەڕاستی ئەو شوێنەی ئێهمال کردووەژک بێژم لایەنی زیاتر ئەو خەلکانەی هەژارن لێژین بۆ نمونە ئەڵێم ئەم زستانەی ئەم زستانەی ئەساڵ بارانێکی زۆر هاتەوە لە چاو 15 ساڵ
بارانی وک سال نهاتوه اگری سرکی هنه بو درزبونی لافاو یعنی زاخو بجم باشه بکی چیاییه دوروبری زاخو چیایی شوینی کی بلنده ام بارانه زور دبارید بجم ل کاتی کی زور کم بارانه کی زور ابارید ام بارانه لسر چیا و دولکانی دوروبری زاخو او آبادت خار بناو زاخو ارواد بو کام شوین بو شوینی گرکی هجاران و او شوینه جی گرکی هجاران چاکسازی لینا کرد و خدمتگزاری لینیه زور جاران بجم خیزانی هجار مال دوان خلق هجار لبر ام لافوا کوا کاک جعفر باس لەوە ئەکرێ لە زاخۆ چینەکەی زۆر بڵندن و ژیانیان زۆر خۆش گوزەرانیان چینێکیشەیە ژیانیان زۆر خراپە ینی ئاستی مام ناوەند نەماوە لە زاخۆ ئەم شتە تا چەند ڕاستە ڕاستە ئەوە تا ئەڵێم لە 85 لە 90 سەدی ڕاستە چونکە لە زاخۆ بێژم لەو پەڕی زاخۆ لێرەش دیارە ئەو ئەڵێن گوندی سپی لە پشت ئەف گوندی سپی نیو زاخۆ دروست کردووە ئەو بێژم شوێنی نیە زاخۆ تقریبا ئەڵێم زاخۆیەکی گچکەیە ینی نیو زاخۆ لە نیو زاخۆیە هەموویان کینە هەموویان ئەون کەسی دەوڵەمەندن ئەو شوێنە بێژم پاراستیە لە هەموو ڕیدانێکی نەخوازرا و ڕیدانێکی سروشتی ئەو چینی بلند لەوێ ئەژین و چینی ناوەوەی زاخۆ و بێژم لە ئاستی نزمدانە کاک سەلمان چۆنی باشی دانیشتوێری ئەم گوندەی ئەم گەڕەکەی ببوورە باشە ماڵی تۆ زیانی پێگەیشت بوو لەو لافاوەی ئای دەرو دراوسەکان بس جیران ولی هاتن جیران چەند ساڵە لێرە ئاژیت تقریبا 10 ساڵات 10 ساڵە لەم گەڕەکە ئاژیت ئەم بابەتی ڕوودانی لافاوە چەند ساڵ جارانی دووبارە بێتەوە زۆر دووبارە بۆتەوە ئەوە دوو جارە هەڵی هاتی دوو جارە سێ جار تقریبا دوو جار سێ جار هۆسا هەموو جارێک ئاوا زەرەر و زیانی هەیە ئارەوەڵە باشە بۆچی چارەسەریان بۆ نەکرد ینی پێش تۆ هاوڵاتی قسەی بۆ کردوتی ئێمە پێمانتون ئەم پردە باشتر دروست بکەن ئەم ژێر زێرا بە سنووقیانەمان بۆ تەرتیب بکەن و بۆمان چاکەن بەڵام بە گویان نەکردوین بە قسەیان نەکردوین چێ ناکرێت مەگەلێک جارەوە گوتی چێ ناکرێت ئێستاش مەترسی هەیە گەر باران ببارە جارێکی تر دروست بێتەوە ئارەوەڵە مەترسی هەیە بە ئەو کنێت وانە بچیکن بچیک ئافت حملی ناکرد دەرکەوت ئەو دەراوسیانی جەناب زیانەکانیان زۆر بووە گەلە زۆر بیاری هەڵە هەنی هەیەە ماڵەکەی هەمووی ماڵێت وانە پێش بین ئەیجار نەما هەموو ساڵێکە زستاندەی تر ئێوە ترستان هەیە لەم ساڵە وەلە هاتە ساڵە دیترێ ساڵەکە دیترێژی گەلێکی وەلە هاتن گەلە پێش بین ماڵەوانە پێشوی ئێستا حکومە دەڵێت چیاڵەکەی بۆتان چاکەین خۆدا چێ ناکرد هەمە چاک ناکەن داواکاری چییە خۆ دەتەوێت چی بڵێ خوددا ئەم حەستکین چێ بکەن جارەکە دیترێ ئەف مشکلە ڕووی نادەتە وەم پرا ڕاکەن بچەکە فرا بکەن هەموو هەوسە باجی گیان سڵاو لێبێ سەرسەری باسی وەزعی ئەم گەڕەکەم بۆ سەرچاوێ من هینگەلە بخێر هاتن خوازیکەوە ئەف جەلالە چێکرد بۆ ئاینا تەسیدانە خودی ئەم نانڤن وەختی ئەباران تێت و ئافراد بێت خودی ئەف ساڵە پێنج نەقڵاوی هەلێ ئاوارابی ئەمێ دەرکەتین سەربۆنەوە ئەمێ دەرکەتین بەر دەرگەی خودی بجی فڕات چەند جار دووبارە بۆتەوە ئەف ساڵە پێنج نەقڵاوی هاتی ئەفە سو پێ ساڵە ئەزیل vê کۆلانێمە من عجیبە پیر نەدیتە وەختی ئافرابی من ئەو عجیبە نەدیتە هەموو هەمی تژیبین هەند ئەم تەرسانە تەرسی خودی زارەرزیانتان خودی وەکیلە چی بوو زەرەرەکان خودی زارەرزیان مە حیوانات بی من دەک حیوانات هەبی ئەفە دوجا ئاوێ بێر خودی هەرجار خەڵکی بوو متکڕی خودی وەکیلە ئەفە جا بچکێت بگو نەبێژەژی شەرمە بەس مگوت خودی ئەزی بێژم حکومت بۆ عیلاجێکتان بۆ بکە هێ ئەفە توی سیە تێوێرێ خودی وەکیلە ئەفە چەند جارم هەوارە خۆت گەهینە وێرێ کیت خوێنێت کیت نوێسێت واللهی ئەس بۆ خەفم جیش خۆیە ماشتبه همه مؤاخذ دین چیکن بس خودی بره خوابی یعنی اول نه حالم دیده خودی وقتی دید همه دلی مگر چند مال لم گرک عابی تیس بوله کم مالیو چه زیانیان برکوت بزرگ زیان و چند مال هبون لیره خودی از نزانم نزانم راستی نزانم چو گله مالا و یعنی هر سال اگزستان بهترز لدلیه و هی خودی چه وقت افساله نبی چه وقت افساله نبی همه تیت راد بت همه تیت مالا و همه دی بيجي يا رب العالمين مروفه کس حکومت لیجنه کاتو اشتک زیان خودی ما تلفنات دجارا
اف سيارة الصورة ناف آویدتی نزانم حریقه چیه او تینجد بورن و چن ماده چکن سیارش نشن در باز بن ویری والله وصا قلابك الفيري بي ليك زفرة قلتوا حيواني تمرن أريب خدي حيوانات مجي مش شرم كيجي أسبيجي مجيب خدي بحسي مريشكا وحيوانا بكم بس هما أفس جارسية هما جار حيواني تمرن بس أفس جارسية خدي وكيلة دوا كاريتشي يعني دوا تبلي با خدي مدفين فان جلالا تشيكن ومدفين جاب ناطر سيا بشت عالم حميد الرافد خدي ديفون درا بردن دي الرافد هر شاف چه گاوای سیاره با ما خو سیاره نینه چه گاوا افراد بت بیگ و چه سیاره خودت روان خدا ما پاپیکا آها صبر خودنا اری والله پیغمبر هک آف هم بیت هم من راکد خود بس پاپیکا همین سیاره نه خلقت های ام تنی بر خودنا باب 13 آیدانه اری والله من بیکن فقیرا کچیت من هم دلی ما جب خاصش امنین بیوی ملی سربانی تنه هما مصاب ام بينا بخندقن اما ما شكش خديت كاكيجا بباشم زاني بين ايرا لا هيشكري كمك باسي ايرشم بو بكيد چونكا براسي لقل موسمي باران بارين للرجاء او ليرا زور برزبيت وبتايبت امصال وبينيش مال ما وكاني رابردو كهندك مال مناوتشيا اويان تيچبو او كاركا تشي ايرا اسيا وكي زور برزبيت و بلانتان تشي بو ام گرفته چاره سر بكن بله طبعا ايكش اوريشيت زاخو متجارج بتاع بحث بري بينك اوريشات هشكروت زاخونا اف هشكروا 29 كيلومتر 8.7 كيلومتر كفتت نوف باجريدا سنتر باجريدا يعني نوف مالا راتشتنو اوا هني خوش حالي و رازمندي هاتيا ورگرتني دراسك باش بهاتيا كريني حساب آوه هاتيا كريني یا باران هاتيا كريني یا سولين وقت تسر هاتيا كريني و نوكات قناغ دوماي كيا ديزاين دايا كو آينده كي نزيك ديشتت وارد جبجه كرني دا طبعا چاره سر بهم كيش بله دراسه و ديزاين بو همي 29 كيلومتر هاتيا چكريني چونكه بيك و گريدايه بس قناغ كي 8.7 كيلومتر دينا جبجه كرني دي طبعا وقت بود في حتى بيتا جبجه كرني بس تشتي باش او ديف مواصفات هندسيه درس ديتا چكرني و بو كواليتي كي برز بو هندي بشتن ايدي في اوفي راغرتن ايكش مقترح حاجي اول قل ديزاينو في وقت بيتا چكرني هندك بوندد بچيك اجدر في باجري بينا چكرني چونكه اف او همي الجلك چار هشكاروتين سرزاخو همي جي اجدر في باجريتين بو هندي دا او پوندا بينا چكرني اجدر في باجري او بيتا تويري دا و هيدي بيتا برداني دا ايدي حالت لافو درست نبن چونكه هكر بارانه كي جلك بوش وقتی که کم دهات تو چند هشکروی مازن چی که احتمال استیعاب نکتن. همون سال لافاو دروس به که نخیر نه. همین سال که لافاو دروس نابتن و اف ساله جی تنیل وان هر دو باران دو ماهی که چونکه گلک باران دروی باجری دوری چیایی هات لو ما بی اگر که آب بلند بی خوشحالی و چه ضرر دیانی نبین ضرر مادی جی خوزی چه نببان ما همیاد ویا چه نبن بس گلک کم بین چند مالز یعنی پگیشت بون خودی اشتای احصایی چت که چکوش بری دو روزا بی بس الحمدلله دیف او ما هات یا گوتنی نظر رو زیانت مازنن او چتکی دل خوش کر بی خوزی نه بس با کاری تام بو نکرده بو یعنی پیش بینی و تن نکر لافاو هسته تظني مشكلة في أوفاهاتيش بيش بينيو دركت ولو مستمر أفش كرواتينا باقش كرني باجروانيا زاخول قال أف كومبانيا باقش كر زاب شول زاخو راد بتن و بردام باقشت كن بس با بيش بينيا يعني بارانه كي قالك وقتك كيم ده كاكي باشروي زور لي بينم ديار خلق كي شبه او كاربه لقلتانا او باشروانه نكاتا او كوا نا افات بهرا بتر خلق نوكا هوريكورا افا اول قال خوي نادي جدرفي باجري و اوفي قال خوي نادي ان شاء الله ديتا باقش كرني جارك دي وكار ديتا كرني كخطوه بدايه عمدي دست بو تشيكن و بونداكين دايدي اوف اما انا قربو كرينا وزر روزيان بله او ديف دينا قربو كرني الديف شيان حكومته بو اف لافوا نوكا درس بو وقت پروژه بیت تنفیذ کرنه حسابه همیه هاتیا کرنه کدی چند مال اینا را کرنه دی قربوان جیت کرنه طبعا الدی فیاسته بس ام دی وصف جاره چیکن ان شاء الله کو اف مالت بمینه سرهش کروی ایدی ترصیدا نجی
ئەتانەوێت بەڵێن بدەن بە خەڵکی زاخۆکە بەڕاستی دەتوانن ئەم گیر و گرفتانە چارەسەر بکەن ینی وەختێکی دیکە ئێمە دێنەوە ئەم دیمەنە نبینین پرۆژەیەکی جوانتر لە شوێنەکەی ببینین. بله بله انشالله او ده اف پروژه خدمت گذاری بردوامن و اف نوکه گرفتید هنجی همی دینه چاره سر کرنه چندین نوکه پروژه چونه واجر جبهه کرنه دا پروژه پیش سازینه و برهنانن پیش سازینه و برهنانن گشتیارینه همیشه ده فرصت شولی بو خلک پیدا کردن انشالله هدف اداره سر بخوازا خو او فرصت شولی بو خلک پیدا کردن جیاران به خوش کردن گل هندیجی پروژه خدمت گذاری بین تنفیذ کردنه و اوا بوزاق هاتی کردن جی خلال وان 4 ساله ده از شیم بجمت سباق گل وقتی هاتی کردنه شرطان لگل کات کردو شرط شرل گل کاتی حتی اوا هاتی جبهه کردنه تو خود بینی باجره کی گلک جوانه هاتی دیتنو بس خلق زیاتریه يعني بله حق خلقية زيتر بفتن ان شاء الله هدف مجي او ام حمي خدمت كارد في خلقنا هدف مجي او ام بشن بو خلقي بتر خدمت بكين خلق هكا راضي بتشما هدف ما يكي او وكو ازموني خوتان پێشبینیتانە کرد لافاو دروست بێ لێرە يعني بيجم بو چند ساله او تشتل دوباره نبيال زاخو تني اف باران زياده بخاري هاتين اف ساله چي بيا لي اف بروجه هاتي آماده كرن دراسه بو همي هاته كرن نه تني بيجن اف پره تيرا چند اوي هيا دراسه باش هاتي كرن بو نه پروژه ول کو بو پتری 20 سال و 3 سال بده چه كرن اول هاتي نه چه كرن و کو بيجن پري دمكينه تني حوالاتی نمینتن رواسایی و آسان کاری هبت یا جانا یا روزانه لی افتش دوباره بینه کش راستم کو نزیتین دم پروژه مازنی همی نتنه او گلک او جلال ناباجری همی دهنه چاره کردن. کواتا کاک جمال قصی جنابت او یعنی لکوتای اون پبلی هر بگشتی لزاخو یعنی روشی او روکات هم باش یعنی بترسی لافا و ام جور روداوانت هن لسرنیه بگشتی لناو زاخو وکو زاخو بله مدرسه هایی چون تایبت ریبار خابیری ناف زاخو رد شدن کل سال 24 2024 آسته که زیاده را بی بلکه 3 سالان جیک ریبار زاخو بی آستی آف بلند نبی بتن بردام مدرسه سر هایی تایبت اف مالن تاخن هجار کل نظماتی دنش بله وینوان روا بردام مدرسه ده هین لی ام یا طبیعی مگ ام گهین نوانا او رین مایا ند چه خپاره زدن السرویج هر او کو بشیتن گل مکار بگن دا او پلانا کو حکومت دینادی سرکفتیان ابتن چه ضررین یانی نبن تایبت اف مالن بجن تاخن کمن سر هشکار روا تایبت اوین نظماتی ده بزیتین دم بین چاره کردن پشتراتن پشتی ویلا فاوش لا شروانی زاخو نزدیکی 7 مالان هاتین را کردن و هاتین قرار کردن. ئەمە چ کاریگەریەکی دروست کردووە لە ژیانی خەڵک لێرانی کە ئەم جیاوازیە زۆرە هەیە بەڕاستیش ئەم جیاوازی زۆر لە ژیانی کاریگەری لە ژیانی دەوڵەمەند پەیدا ناکرد کاریگەری هەر لە ژیانی هەژاران خەڵکەکە نیگەرانن ناڕازین یانی خەڵکەکە ناڕازین بەڵام توانای دەربڕینی ناڕزاییان هەیە توانای دەربڕینی نییە ئەگەر توانای دەربڕینی هەبوو بەداخەوە من زۆر هەوڵمدانی خەڵک قسەمان بۆ بکە ڕاستە هەندێک لە هاوڵاتیان گفتوگویان لەگەڵ کردوین بەڵام خەڵکێکی زۆری شەبوو کە نەیانەویست قسە بکەن ئەنانە توانای دەربڕینی ئەو ئازارە نییە ینی ئازارێک ئەکێشێت و ناتوانێت ئەو ئازارە دەربخات ینی لەوە نەخۆشتر نییە ئەگەر ئازارێک بکێشم و ناتوانم بڵێم من ئەم ئازارەم هەیە ئازاری چیت بێژم ئەو خەڵکی هەژار ئازادی ڕادەربڕین سنووردارە ینی لە زاخۆ زۆر سنووردارە ئازاری ینی ئازادی ڕادەربڕین هەموو لە زاخۆ بێژم 99 نییە 99 نییە 99 نییە وڵا ئەگەر لایەنێک ینی کەسێکی لە لایەنی دەست هەڵات بێت ئەتوانێت
شتێک بڵێتن ئەویش چونکی لا ینی دەست هەڵاتە هیچ حساب لەسەر نییە بەڵام ئەگەر لەگەڵ دەست هەڵات نەبووم و قسە بکەم و گلە و گازنده بکەم لەوەنەیە حساب لەسەر هەبێت و ئەڵێم ئەو خەلکی هەژار ئەوەی ناتوانێت دەربڕین لە ئێش و ئازاری خۆ بکات زۆر شتێ تریش هەیە کار نییە خزمەتگوزاری لە جگە لە خزمەتگوزاری کاری ڕۆژانەش بەردەست نییە بۆ ئەوان زاخۆ ئەگەر چی ئێستا بۆتە شوێنێکی گەشتیاریە خەڵک گەشتارێکی زۆر ڕووی تەیەکەن بەڵام وەک چۆش باست کرد خەڵکەکەی کاری دەست ناکەوێت ئەم بێکاری کە لەم شارە هەیە گەر بەم شێوەیان ئەو هەموو بارودۆخانی جەنابەت باست کرد ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ و چارەسەر نەکرێیانی چی چاوەڕێی ئایندەی زاخۆ دەکەن وڵا ڕاستە ئەگەر زاخۆ خەمێکی جدی لێ نەخۆرێ ئەگە خەمێکی جدی لێ نەخۆرێ ئەگەر زاخۆ ببێت بێژم خۆشترین شاری عێراق نەک کوردستان نەک هەرێمی خۆشترین شاری عێراق ئەگەر من کارێک نەبتن داهاتێک لە گیروانی خۆ داخەم یعنی ئەگەر هاتم بۆ ئەم کوڕنیشە زۆر خۆشە ماشەڵڵا ئەگەر هاوڵاتیەکە قسەی بە من کردوتی کۆرنیشی زاخۆ بە من چی کە گیرفانم بەتاڵە گیرفان بەتاڵ بێت ئەگەر هاتم کوڕنیشی زاخۆ و پیاسەکەم لە کوڕنیش کرد چاوم بە عەرەبانەیە کە ناتوانم باغڵێک لەسەر ئەو عەرەبانە بخۆم پارەم نەبێت بوو چی ئەو کوڕنیشە کەواتە پێویستە چاکسازی بکرێت لەم شارە پێویستە چاکسازی باشتر بکرێت لەم شارە چاکسازی کردووە پێشترن پێم وتە چاکسازی لەو شوێنی بەرچاو کردووە ئەگەر چاکسازی لە گەڕەکی هەژارانش بکرێت ئێمە ئاڵێن وڵات دەستت خۆش بێت چاکسازی کردووە ئێمە دژی چاکسازی نین چاکسازی کردووە لە جێگای بەرچاو جێگای سەرنجڕاکێشی خەلکانێک دێن بۆ دەڤەری زاخ و باژێری زاخ و ئەو جێگا زۆر چاکسازی لێ کردووە چونکە جێگای سەرنجڕاکێشە بۆ خەلک ئەگەر دەڤەری بژم ئەف گەڕەکی هەژارانژ چاکسازی لێ بکرێت وڵا ئێڵان دەست خۆش ئێوە چاکسازین کرد وڵا گەڕەکی هەژاران زۆر ئاڵێن ئەو بینایێن ئەو ئاواهی ئەو خانوبەرانە بێژم نە جێگای یاسایینە یعنی زێدەگاوی لەسەر ئەویانەوەی کە زیادە ڕۆیە زیادە ڕۆی بەدکە زیادە ڕوویە ئاڵێن بازە زیادە ڕۆیە هەرم بوو ناو ئەو خەلکی هەژار گەڕێکی هەژار ئەلێن ئەوە زێدە ڕۆیە ئەگەر ئەو زێدە ڕۆیە ڕاکەی ئەتوانن تعویزێک پێش ئەوە بدەین بەس ئەڵام برن ڕاکە و هیچ تعویزێک نییە و بە ئەمر ڕاکەین ناوەڵە ئەو خەلکەش هەژارەپانێ ئێوە خاوەنی ئەو خەلکەن مگوت خالو بيجي سري هوسا شيناكن بەڵێ تۆ پێ دوتن مگوت مهندسی ما همه حاضر بالفيري بي بەڵێ مگوت تزاني چاوا چيكن گوپام چاوا چيكن تۆ بەس وەرچەرخە بۆ من وەرچەرخە تەمام ڕوو بکەمە ڕوو بکەمە مگوت في آلی ئەوەیە کی بخنێ دیوارێکی سەبێ حتا بلند کرد ئەوێ دیژ عینە دیوارێک سەبێ بخنێ بلند کن سەر بە ئاسرێت مەزن بخنێ و سەرێ سابکەن نەحەو جای 2 متر و 2 متر و 2 متر و 2 مترانە بەس گویان لێ نەگرتی پێ دوتن بەس بە قسەیان نەکردی ماما تو چی زانێ ئەم مهندسین ئەمت زانین سەکەی تۆ ژوا دەرچوو ئەدی کۆ بجە هەر ساڵ بەلا پێ ببێن یەک مال و قەتع بدنێ و یەک مال و خسارەتەوەیان بدەنە بنوێسن و عالەمژی دەربەدەر ئەوەیە دەزانی کاکەگیان خەڵکی ئەو گەڕەکە هەموو زەرمەند بوون هیچ هەموو زەرمەند بوون ئەی پێت نەوتن کە پێم وتن بە قسەتان نەکردم ئەوە حاضرن ئەوە هەموو حاضرن وەختی مگوتیە ناوەڵا پێ نابێژم مهندسەکە نەبینیەوە ناوەڵا نابینم و نابێژمێژی هیچ بەس مگوتی پێ ئێستا عیلات چی یعنی ئەگەر تۆ بڵێ عیلات چیە عیلاج ئەوەیە بەس ڕوو بکە کامێرە پژمەکە کامێرە خراپکەن ئەو جسرە خراپکەن ئەو جسرە خراپکەن دیوارێکی سەبێ قایم العەردی بچینن و بلندکن 3 متر 3 متر و نیف 4 متر ئەمە بلندکان 3 مترە نا جسری بلندکن دیواری بلندکن لوی ملیش دیواری بلندکن فرقت ئاسنیەت هەین ئەبێت متر ئەبێت قوی داینن سەر حتا دەرێ و سەرێوی سابکن و چحەد چ تشت دیمەنە ئیترە و کێشە دروست نابێت ئەبەت و ئەو جسرەژ ڕاکن ئەوەژ عین ئەوەژ ڕاکن و ئەوەژ ڕاکن ماڵی خۆت زەرەری پێگەیشتووە نا وەڵڵا من چغاری مژە بەرە ئاو ناچووی بەس پێت ناخۆشە کە دراوسەکان گەلەی نەخۆشە ئەو بەرادەرامە دی دلێ ماگر بوو بەربیێ ئەوەیە هەندی نڤینکێ هەی هەندی ئامانەیە هەندی کارەباییە هەموو فرێدا ئەوە جیرانی ئەوێ بەڵێ ما ئەوە خوشە ئەو خوش نییە ئەو بۆ من خوش نییە کە وڵا من ئاوە لە سەرێ ئەمە محتاجیم پێ نییە ئەوە گونەحە
فقير وجار هجار هي أوه ديواري اللي برا شوية أوه لبن أو توتيا لازم على شارها بت إيه أوه أوه وكفي شكر بيا هاوسا ما ده بش يقدر حمي خرابة تودي بت كاجي أسد عليه هندك لو جركاني كتايس خدمة جزاريان بينا جيشتو يعني ضلنيام شون مان هي ليرة لزاخو بخدمة جزارية أو تشيا كان بو أم جركاني پێویستە دەستی ئاوەدانیان پێ بگا و شەقامی باشیانە بێ ئاوڕی باشیانە بێ حتى نوكا حتى الفيدا قام تدات أخذن زاخو بتر تقريبا قاشيا نوتش طادي جرقت زاخو همي هاد نقيد كده. بله. أفا بكر جوبان النوكا جيل چندین پروژه هنه هم لطاخ تلکبری هم لطاخ هیزل هم لطاخ ایازو اردوان هم لطاخ گلان هذا بروجه بردوامن يعني ان شاء الله يعني خلال وان اف سالا بدا اف بروجه بين درس كرن دلنیای دن خلقی کو هیچ جاده یک نمینه تو نه تقید کردن و خدمت گزاری دیگه همه جاها و وگاوه هیچ فرق جدایی یک نینه چه تاخت کردن من چه تاخت نیبن همه خدمت گزاری وک یک دهنه و ان شاء الله خلقی ما همه مستفیدش به حمله بجنیا گشت و گزاری وقت جنابی شد باسد کرد که با چودی خلق دابش بو یعنی هندک و پیان و روشی زاخو زور باشه و هندک شلن که اشتاشد ما باولات یام کبلام لا کوی قسەکان تانی ئەوم بەدی کرد کە ئێوە تانەوێت ئیش بۆ ئەم ئیدارە سەربەخۆی بکەن و بیکەنە شوێنێکی تەواو جوان و بێتە نمونە بەڵام ئەکرێ پێم بڵێ ینی سەقفێکی زەمەنی لەبەردەمتانایە تاوەکو چەندێکی دیکە توانن بەڕاستی دۆخی لەم شێوەیە لەم پارێزگای لەم ئیدارە سەربەخۆیە نەمێنێت ینی بەڕاستی ببێت نمونەیەکی جوان و شارستانی بله نسبت وان هشکار روزی پلانک هاتیه دارن که وقتی ما آماده پیدایی که 29 کیلومتر هشکار رو ما هنال سر 4 تا خن جدا دابه شد بد تا خکشوان گنده که و تا خکشوان تلکه بره و تا خدی سیمال که و هر وسط تا خشکف مارا اوان هشکار روزی یعنی راسته یعنی پلان مهمه بس جبهه کردن ما مست دیزاین هاتیه کردن ان شاء الله یعنی بجن مواقعی گلکی کم داده که جیبجی کردن دیده چونکی راستی پروژه که بچه که زحمته امنا بیشتر زحمته که زحمت نهایت کردن بس یعنی پروژه هندک اشکالات خواه هین پیشتر لازمه او کشه همی بین چاره سر کردن پاشه دست پروژه بید کردن بس ان شاء الله یعنی زیترین وقت امنا بیشتر افرو صبح بس مدعی که نزدیک ان شاء الله پروژه جدی کمان خدمت گزاریه دو خلق دل سر ایت کار کردن و بزیترین وقت تمام بتو کمان خدمت خلقی یه چقدر دانشتوانی او گرک باسی و بکرد متی به اندازیاری و پردم تو ما ام پردواد روز مکن ام لافا دروسه به کشمان با دروسه به حالاتی که اسایش بود بس زور لام پرسیار بود تی دعای پیش بینی که من راز در شو او پردکی و اوج لافا و کدروس بود یعنی او کشاروانی لروی اندازه‌ای و بدلت انا وشونه او دروس کراوه نسبت لافا الهمی باجرن دنیای الهمی دولت دنیای لافا اکشوان ریدانای نخوازراو یعنی دست مروی نینه هر وقتی ودیتی یعنی پشتن روزه که نسبت که زوریا بارانش در وی باجر ریباری و شبکه مفاجئ سر باجر ریدابت اتوماتیکی اگر افش کرد و درستی نهاد بنا درست کردن دیزاین جدید بنا هات بتا تنفیذ کردن اتوماتیکی دی آفش حجم بیشتر ولیوم آورگرتنا هشکار روی زیاده تر بد دسر داد شده مشکل هجی چه بد وقتی دیجی هندزان لافا و اوجی اکشوان ریدانای نخوازراو یعنی دست هیچ کسی نینه و چیز لصالات اگنینه بس همی یعنی بیشتر افش کرد و او دیزاین هاتی درست کردن ان شاء الله یعنی نه دیزاین که بو سالک و دو بو زمانه که گلک درش ان شاء الله د استفاده جه بینن و هیچ مشکلت لافا ول زاخون امینت چونکی هر وقت دیارجی رابردوب سالا بوری زیادتری 709 میلیمتر بارانه تا افریقا زاخو باریش سالا رابردو پتر یعنی سالا بوری گلف سالا اگر تبرر بکی پترش 709 میلیمتر باری اگر بین سکن و 709 میلیمتر سالت بوری پتر باری بد و چه لافاوت ناف باجی ریدانه بن غیری بجن الدورو برایت هشکر روی و اینجا زکا باشه بو هم بو سروکاتیا باجروانی ازاخو هم بو اداره سربخوی ازاخو که خلقی مجوان لافاوا رزگار بوی ان شاء الله اف جهت ما اینجا هشکر روی جدی بزیترین وقت هنا جبهه کردن او دیزاین جدید هنا تنفیذ کردن ان شاء الله خلقی ما دش لافاوا مرتاح بنو ایدی گازنده نوبن دیاره ام هاوڵاتیە بەڕێزی کە لە تەنیشتی من مەساون یەکێکن لەو ماڵانەی کە
بەهۆی بەرزبوونەوەی ئاسیاوی ڕووباری هشکەڕێ و ئەو بارانانی کە هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوو زیانیان بەرکەوتەوە. حەزم کرد لە زاری خۆیەوە پرسیاری لێ بکەم بزانم زیانەکان چی بووە. قوربان سڵاو لێبێ. ئەکرێ پێم بڵێ بزانم زیانەکانتان چی بوو لەگەڵ بەرزبوونەوەی ئاسیا؟ ئەم چۆن نوێژی پشتی ئەمش نوێژە عیشا زڤرین بانگی عیشادان نوێژی زڤرین بژت مقدارە تقریبا 10 دقیقه چاریگەکی ما هەندێک از چوبیم دکانی نابینه که بچکا تلفن کرد گفت خودی بابا فاد مالا ما بله حتی از هاتم الحاصل کلی حالتی هایی هم هاتم مال او هم مالا ما اوه بن مدا اوه هیات بن مدا اوه آوه گرد اوه جگرد اوه مجاریش و مجاریه تحویلی اوادی بی هات آفاد او سیارت هاتن جگمانی سیارت هاتن قلابه و تشتد مازد هاتن او شلقاف همی کرد جوره حتی یا ماجیک حتی برداری که هولی تقریبا 4 طلا آفات و چیکار نهیلا بید تشترا کردن محفیل و تشترا کردن اوادی کردن بس اف هر دو ماله هو لو کردن بر اف ماله ها اف لو کردن بر بس هر دو کرد مال مال بین شیات تشتت جور و بین شیات تشتت خواهد مال راکن بلنکن دین سر تختا و اوادی کن آفات جور و بس نهیلا کو ضرر لیبر ضررات چی لیبی هم مثلا پیلا و تشتت هم مشکل همون سال دوباره بیتوا خود عین از خلل نبم نظام کش بالضبط ناید بیرون بکن کی بس بری ویشاری چکن دیسا و المواد و هر دیسا آفرابی کس هاتو بولاتان تا باسی او بکار بزن قربوتام کنوا و یک شخصی حتی يقول کی قلت لسراسي حكومي اداري سربخوي زاخو خود من کس نواد دفن شخصی جا خود من دفن دیگه نظام لیجنش نهاتو بول سنگاندنی خود منم گفت کس نواد دفن شخصی و دفن جاست بنا عزمای دی چکو داواکاری چیه لبرپرسانی خود ام حسد کن بوما چهار سر کن چکو و اف جسریت ها بچی کن اف وکی راد بد راستی هم اف ساله اف گله یعنی ساله کی بری ویجک ان بیرام نکن کی بالضبط کیش ساله بی بری ویشاری چگن یعنی هر سالک او یعنی باران زور به ام حالت خود اف ساله بری ویچ جسری چکن دی سهولی هاتی اف شاره هیچ نواتی چکنی پشتی چکری اف ساله جولیاتی او بی اف ساله من هم دنیا همی هولیاتی لا هیچ کروی زاخو یا خود جلالی زاخو کۆتاییمان بە پرۆگرامی سۆراخێنا. ئەم دیمەنەی کە لێرە دیارە نیگەرانی تەواوی خەڵک و دانیشتوانی ئەم گەڕەکە بوو بەڕاستی و لەگەڵ بەرپرسانی ئیدارەی سربەخۆی زاخۆ و لەگەڵ هاوڵاتیانیش قسەمان کرد هەرچی زووە ئەبێ ئەمە چارەسەر بکرێ. ڕاستە کار بۆ زاخۆ کراوە، پرۆژەی جوانی بۆ کراوە، بەڵام هێشتا لە ئاست چاوەڕوانی هاوڵاتیانی ئەم شارە و ئەم ئیدارە سربەخۆیە نیە و دەبێت زیاتری بۆ بکرێ. ئێمە ئومێدەوارین ئاوەڕێکی جدی لەم دۆخە بدرێتەوە و زاخۆ دەربازی بێ لەم بارودۆخە و هاوڵاتیانی ژیانێکی سەلامەت و بێکێشە بژین، چونکە گرفتی ئەم ناوچەیە بە تەنها زستان و وەرزی بارانبارین نییە، بەڵکو لە هاوینیشدا بۆنی ناخۆشی ئەم ناوچەیە بێزارکەرە و تووشی دەیان گرفتی تەندروستی دەکا. دیمەنەکانی زاخۆمان پیشاندان، ئومێدەوارین سەرجەم گرفتەکانی دانیشتوانی ئێرە چارەسەر بێت و زاخۆیەکی دیکە ببینین لە ئایندەیە، زاخۆیەکی جوان و قەشەنگ. سپاس کە تاوەکو ئێستا بینەری سۆراق بوون.